تا ئێستا بەرپرسانی ئێران دوو دڵن لە کڕینی ڤاکسینی کۆرۆنا و هاوڵاتیانی وڵاتەش لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە فشارەکانیان بۆ سەر بەرپرسان دەست پێ کردووە سەرباری زۆربوونی ژمارەی توشبووان و گیان لەدەستدان بە کۆرۆنا بەڵام بەرپرسانی تاران تا ئێستا بەجددی بیریان لە کڕینی ڤاکسینیە و پەتایە نەکردوێتەوە ئەمەش هاوڵاتیانی ئێرانی نیگەران کردووە و بەشێک لە وڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەڵمەتێکیان لە ژێر ناوی تەنیا ڤاکسینەکە بهێنن دەست پێ کردووە لەبەر خاتری بەتەمەنەکان کە ڕوبەڕووی مەرگی چاوەڕوانکراو دەبنەوە لەبەر خاتری ستافی ماندووی تەندروستی لەبەر خاتری خوێندکارانی قوتابخانەکان کە نوقمی خەمۆکی بوون بەشێکن لەو دروشمانەی کە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوی دەکەنەوە لە چەند هەفتەی ڕابردوودا بەرپرسانی ئیدارەیە وڵاتە باسییان لە چەند هۆکارێک کرد بۆ دواکەوتنی کڕینی ڤاکسینی کۆرۆنا لەوانە نەبوونی تەکنەلۆجیای ساردکردنەوە بۆ ژەمە ڤاکسینەکان و سزا نێودەوڵەتیەکان و سزاکانی ئەمریکا بەسەر سیستمی بانکی ئێراندا بەڵام هیچیان نەیانتوانی قەناعەت بە هاوڵاتیان بکەن بەشێک لە وڵاتیان باسییان لەوە کردووە چۆن دەکرێت پارە لە ئێرانەوە ڕەوانەی چەند ڕێکخراوێکی چەکداری ناوچەکە بکرێت بەڵام چارەسەری پەتایەکی کوشندەی وەک کۆرۆنا پشتگوێ بخرێت ناسر ڕیاحی سەرۆکی کۆمەڵەی هاوردەکارانی دەرمانی ئێران ڕایگەیاندووە کێشەی حەواڵەی پارەیان نییە و مانگانە بە بەهای 100 ملیۆن یۆرۆ دەرمان هاوردەی ئێران دەکەن بەرپرسانی دەستپێشخەری ڤاکسینی کۆرۆنای ڕێکخراوی تەندروستی جیهان ناسراوە بە کۆڤاکس ئاماژەیان بەوە کردووە هیچ بربەستێک لە بەردەم ئێراندا نییە بۆ داواکردنی ڤاکسین لای خۆشیەوە وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەیاندووە لەلایەن 3 کۆمپانیای وڵاتەکەیەوە تاقیکردنەوەی کلینیکی بۆ بەرهەمهێنانی ڤاکسینی کۆرۆنا دەستی پێکردووە و پلانیشیان داناوە بۆ دابشکردنی ڤاکسینەکە لە دەوروبەری مانگی حوزەیراندا بەڵام ئەمەش نەبووتە جێی بڕوای هاوڵاتیان هەرچەندە عەباس ئاغازادە سەرۆکی ئەنجومەنی پزیشکی ئێران داوای لە حەسەن ڕۆحانی سەرۆک کۆمار کردووە ناکۆکیە سیاسیەکان وەلا بنێن و بیر لە کڕینی ڤاکسین بکەنەوە بەڵام هەفتەی ڕابردوو حەسەن ڕۆحانی وەک ئاماژەیەک بۆ ڤاکسینی وڵاتانی ڕۆژئاوا ڕایگەیاند حکوومەت ناتوانێت ڕێگە بدات بە تاقیکردنەوەی ڤاکسینی بێمتمانە لەسەر ئێرانیەکان دوای فشارەکانیش سەرۆکی بانکی ناوەندی ئێران ڕایگەیاند 200 ملیۆن دۆلار تەرخان کراوە بۆ کڕینی 16 ملیۆن ژەمە ڤاکسینی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بەشی 8 ملیۆن کەس دەکات واتە لە سەدا 10 دانیشتوان هەندێک لە ئێرانیەکانیش بەگومانن لە دەستەوەسانی بەرپرسانی وڵات لەو بارەیەوە حسێن دەهباشی فلیمسازی ئێرانی لە تویتەر نووسیوێتی بە دڵنیاییەوە ئێوە ڤاکسینتان بۆ خۆتان کڕیوە کەوا بوو بۆ ئێمەشی بکڕن